زينة أساسكي لضل ودفيك باشا. الله جل جلاله أفرميتي فلا تخضعن في القول فيطمع الذي في قلبه مرض. مجاهد قتادة فرمي مرض الزنا الشهوة فرمي أي آفرتان ضننا سقمكن ولا قلب بياوان كقساكن يقنا أو بياوي ضلي نخوشي حس كردني لزينايتيا شهوتي تيا حزي ليك حزك زينة ولا قلب جام بجناني رسول الله فرمي أي جنوك شيء عالمه كتوا واقسي لقلاك إيش خضع أبوك على قوله نخوشي كناهت ناوضلتوا حس كردن لزينة جابنا بقى الله جل جلاله نخوشي حس كردن لزينة كوتا ناوضلتوا أي ترى بكالكالي ميش كي تردو أي دز بويا روا تشاو بويا روا جوا بويا روا دم بويا روا هنجاوي بوني هركو أمينته فرج داوين تصديقي بكا ياخدنا شنكس لا خضوعك وروي ببنجي روش لموبايلك يو دوای بزینه هات درو بداوین هزاران كذا ورشتو لا خلقك بحساب ملتزميشه زورن تجاواني كنا ملتزم بو زور خطر ضلب كيتو بو فتنه كان چه فتنه شبهه به چه شهوات به هشا الله جل جلاله هم يخاطب بردسي هي نيتي شبه حرام بيغا هي الله جل جلاله هم يخاطب بردسي كشي حرام مكارين باشا ئافرەتەکەیەتی ناتوانێت تربێتی باو دای پۆشێ و فێری سەتریکا و فێری قەراری بکا لە ماڵەکەیە بڕۆ بۆ شەعەندە باشە مناڵەکانیەتی تربێتی نایە بڕۆ بێتەربێت ماڵ و سەرۆت و سامانەکەیەتی لەو شتانەیە بەکاری ناهێنە و سەرفی ناکا کە خوا پێی خۆشە لەوانەیە بەکارێنێ کە ئەڵڵا پێی ناخۆشە ئەگەر ماڵەکەی بە حەڵاڵیش پێیا کردبێ ئەمە چ جایەوە بە حەرامی پێیا کردبێ وەکو عود دانە دانە دێ اما هەڵقەیەکە سەیری کە قەیچک بای هەڵقەی دوایش سیرکە ئەمە 1700 لەو تەواو کرد ئەوەی تر هاتووە جوزی دوی ئەوە بێ 2000 ویژە بە سیرکەم تەواو حەسیرەکەیە ئەبێ لەسەری بخەوی خەوی غەفڵەت لەسەری بخەوی هەڵنەسیتەوە تا ناو جەهەنەم لەناو جەهەنەم ئایتەوە بەخۆتە لەو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير عقلمان بووە بمان بیستایە ئێمە لەم جەهەنەمەیانە بووین عقل بەچی هەبووە تێبگەشتا لەو فەرمودەی رسول الله صلى الله عليه وسلم چی ببیسا ئەو فەرمودەی رسول الله صلى الله عليه وسلم قسەکانی دووەرگرتە کاری پێ بکردا ئەو سەماعی قبولی پێ ئەوترێ قبولم کردا لە خۆما تطبیقم بکردا وێ بەڕاستی باقی ناکە هەر دوو نامەی نێرم یەڕوا بۆ شەوچات داڕوا بۆ زیاتر ساڵانێک ئەنجا هێشتا بەخۆشیان نایەتەوە قەیچێکە ئەو برادەرە بەشکم داوای کەم خراپە فاسیدە هاتوچۆی مەلهاکە بارەکە دوای سێرەکەی خۆشی لە بارەکەی لەگەڵی لە مەلهاکەی لەگەڵی ئاوا عودیە جاری وا هەیە شەیطان ئەسڵان بناغەکە دوا بۆ دانێ کە جوان بێ وەزەیەنە لەهم الشەیطان وأعمالهم فصدهم عن السبيل لە پێشها کردارەکانیان لا جوانەکە یەکسەر پێی ناکە کە لای جوان کردم خۆی حەزی لێکە کە حەزی لێکرد ئەنجامیەدا لا ئەدا لە ڕێگاکە وێ بەڕاستیە بێ ئاگاداری خۆبی یەکەم عود نێڵی بێت چونکە کە یەکەم عودها و بناغەی دانا ئیتر ئەویکەی لەسەرت چنرێ چنین ئێوانەی تر ئاسانە لەسەری هی هەموو فیتنەکانی تر ئەفەرمێ فأيما قلب أنكرها نكتت فيه نكتة بيضاء وأيما قلب أشربها نكتت فيه نكتة سوداء أم فتنة كديلة ضلية أجر ضلة شرعيت يعني شرع إنكاريك قبولينك وريناقري باشا بوهو كارا نقطيك يسفي ضلتا جيرة به أجر هاتو ضل شرعيت يعني نازاني حرامه نازاني حلاله نازاني فتنه اگاداری هیچ نیلم شریعته نازاني شبهه نازاني شهوه ور يقري ضله نقطه کی رشد يدرس افرمي حتى وكوايليه ابن بدودل حتى تصير الى قلبين ابن بدودل يكي كان مثل الصفا وكو بردي مرمر طبعا بردي مرمر يكتبعتي هي خوش انا زان هر چون يچلكن بيه يك جلايكا صاحب بيته جوانا بيته وكو تازي ليته باشا بۆ ئەمە فیتنەکانی کاریەکە دڵی وەکو بەردی مەرمەڕی لێیە پیسی ناگرێتە خۆی چڵک ناگرێتە خۆی باشە و ئەوی کەشیان ئەسوەدە مڕباتدا وەکو تونی حەمامی لێ ڕەشە بێ تونی حەمام جارێ بتەوێ پاکیکەیتەوە گەر دەستی بۆ بەری خۆل هەموو گیانە لە ڕەشی هەڵەکێشرێ پاک ناکرێتەوە کەلکوزی مجەخیە ئەمە زۆر خەتەرە فەرمەجاو دڵە وەکو چی لێیە وەکو گۆزەیەکی هەڵگەڕاوەی لێ گۆزەی هەڵگەڕاوە
هیچی تێ ناچێت هیچ شتێکی تێ ناچێت هیچ شتێکیشی لێ نایەتە دەرەوە باشە چونکە بەردەوام بۆ شێوە هەڵگەڕاوە حیز لە خۆیان ناگری چی لە دەرنایە جا رسول الله صلى الله عليه وسلم ڕوونی ئەکاتەوە فەرمێ لا يعرف معروفا ولا ينكر منكرا نا معروفە ناسێتەوە نە منکەریجە ناسێتەوە هەر شتێ باش بێ و نزیکی ناکەوێت بە طبیعەت دوژمنی چاکەیە هەر شتێکیش خراپ بێ ئەو پیایان نووسێ بە طبیعەت خوازیاری خراپەیە هەندێک کەس کایبینی بە طبیعەت هەر لە خۆیەوە ڕقی لە دینە ڕقی لە ڕیشە ڕقی لە مزگەوتە ڕقی لە بانگە ڕقی لەوەیە بڕۆ تاکە ئەوە دڵەکەی ئاویلێت هەڵگەڕاوت ئەو هەموو پارچەشەوە ئەو هەموو تاڵە هاتووە وەری گرتووە لە تاڵێکی شەوە دەستی پێکرا ئاگادار بە لە یەک تاڵەوە دڵی ئاوای لێ هات ئیتر نە معروفی قوبوڵە پێی بڵێ تا بەیانی بڵێ کاکەوە حرامە ئەو دروستنی ڕەبا بە حرام و حەڵال کۆماوە وات پێڵێ ئەوە بۆم سەردەمە نابێ ئێستا تەطبیق ناکرێت کورە ژیان گۆڕاوە ئیتر نایەوێ قوبوڵی ناکە بە هەزار شێوە عوزرێنێتەوە بەس بۆی ئاەتێ تەطبیق نەکە حەدیثێ تەطبیق نەکە وای لێ ئاەتی پێڵێ ڕقی لێتە بێ بەهۆی ئاەتەکە پێوتو کورە ڕقی لە خوای ئاەتەکەژە بێ ڕقی لەو پێغەمبەرەژە بێ ئاەتەکەی هێناوە بووات هەر لە دڵی خۆی قسەشیان پێڵێ ئەگەر بوێری ئاشکرایکە ئاشکراشێت دەسەکە بە ڕخنەگرتن و قسەوتن خۆتان نەتاندیوە لە زۆر مەجلیساکە تۆزێگەی جوڵێنی وردە ئەکرێتەوە هەمووی هەڵەڕێژێ ئەو سەبەکەی دڵی ئاوای لات نە معروف بە معروفدانێ نە منکەر بە منکەردانێ بەڵکو عەکسە بێتەوە لە لای چاکەی لابێ بە خراپە خراپەی لابێ بە چاکە ئیسلامی لابێ بە تیرۆر و تیرۆری لێبێ بە ئیسلام کوفر و شیرکی لێبێ بە ئیمان و ئیمانی لێبێ بە کوفر و شیرک باشە نیفاقی لێبێ بە ئیسلام و ئیسلامی لێبێ بە نیفاق